بەناوی خۆی بەخشندەی بێهاوتا سڵاوتان لێبێت و هێوارەتان باش ئازیزان و خۆشەویستانی پێیام خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک هاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بەر لەوەی کە بسمە ناو بەرنامەکە سەری ساڵی نوێی کوردی و هاتنەوەی ساڵێکی نوێی کوردی لە هەموو لایەکتان پیرۆز دەکەم هیوادارم ساڵی ئایندە ببێتە ساڵی بەدیهاتنی خەون و خولیاکانی هەر تاکەیشی ئەم هەرێمی کوردستانە کە تاوەکو ئێستا خەون و خولیاکانی بەدی نەهاتوون. خۆشەویستانم دەمەوێت بسمە ناو بەرنامەکەمەوە تەوەری بەرنامەی ئەمڕۆی دوانگەی خەڵک سەرەگرتن بۆ موچە و بەنزین لە هەرێمی کوردستان کەی کۆتایی دێت. لە هەرێمی کوردستان وەکو خۆتان دەزانن کە زۆربەی شتەکان بوون بەسەرە نەوت، بەنزین، غاز، ماوەکانی پێشوو ئێستا ماوەی کە تۆزێک باشتر بووە. لەو چەند ڕۆژەی ڕابردوودا لە سۆشیال میدیا باز دەکرا سەرەی پشتێندیش پەیدا بوو ئەمە لە هیچ کولتورێک و لە هیچ وڵاتێکدا نییە. ئەوەی کە ئەمڕۆ بەداخەوە ڕوویدا لە شاری سلێمانی سەرەگرتنی خانانشینان بۆ وەرگرتنی موچەکانیان کە ساڵانێکی زۆرە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانێکی زۆرە یاخود لە ڕابردوودا لە خەباتی شاخ ئەوان خزمەتیان کردووە خانەنشینێکی کەم دوای چەندین لێبڕین دەبینی بەم جۆرە خانەنشینان موچەکانیان وەردەگرن. ئەمڕۆ لە شاری سلێمانی دوا وڵاتی بەهۆی پاڵەپەستۆ و قەرەباڵغی لە وەرگرتنی موچەکانیان جانیان سپارد و بوونە قوربانی. ئێمە لێرە دەپرسین ئایا ئەم جۆرە سەرەگرتنە ئایا میکانیزمی تازەکەی پەیدا دەبێت و ئەم جۆرە سەرەگرتنە لە هەرێمی کوردستان کەی تەواو دەبێت. لە هەرێمی کوردستان وەک پێشتر ئاماژەم پێکرد زۆربەی شتەکان بوون بەسەرە. سەرەگرتن بۆ موچە تەوەری سەرەکی ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵکە و سەرەگرتن بۆ بەنزین ئەمەش بەڕاستی خۆتان دەزانن ئەو هاوڵاتیانەی کە ئۆتۆمبیلیان پێ ڕۆژانە پێویستیان بە بەنزین هەیە دەبینین کە سەری ئۆتۆمبیلەکان چەند دوور و درێژن. بەڕاستی ئەو بەنزیخانانەی کە بەنزینی پاڵپشتیکراوی حکوومەتی عراقیان پێدەدرێت بە 690 دینارە لای هەر بەنزیخانێکەوە تێپەردەبی دەبینی بە سەدان ئۆتۆمبیل لە دوایەک ڕاوەستاون. ئەمە سەرەیە وا خانەنشینان بەتایبەت ئەمڕۆ کە ئەم دوو خانەنشینە گیانە لە دەستدا و ئەمە گلەی و گازەندەیەکی یەکجار زۆر گەورەی دروست کردووە. بەڕاستی ئەمە چارەسەرکردنی زۆر ئاسانە. ئەمە وەکو قەیرانی کۆنەکردنەوەی پارە و قەیرانی دارایی و ئەم بابەتانە نییە. ئەمە تەنها موچەکەی ئامادەیە تەنها دابشکردنەکەی دەبێت تەنها میکانیزمەکەی دەتوانرێت بە ئاسانترین شێوە بگەندرێت بەدەستی هاوڵاتیان بگەندرێت بەدەستی خانەنشینانی بەڕێز. تەوەری ئەمڕۆمان سەرەگرتن بۆ موچە و بەنزین لە هەرێمی کوردستان کەی کۆتایی دێت. ئێوەش دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی پێیامەوە پەیوەندی بکەن لەسەرم بابەتە ڕێی خۆتان و کۆمنتی خۆتان بڵێن. لە شاری سلێمانی لە سەرەی وەرگرتنی موچەدا دوا وڵاتی ئەمڕۆ گیانیان لەدەستدا. لە درنگانێکی شەوی ڕابردوو خانەنشینان لە بنکەی وەرگرتنی موچەکانیان لە سۆشیال میدیادا دیارە بڵاو بووبەوە کە ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی بە ساڵاچوو کە لە هەموو وڵاتێک ئەم جۆرە هاوڵاتیانە لەو تەمەنەدا ڕێزێکی زۆریان لێدەژیرێت تەقدیرێکی زۆریان لێدەژیرێت و بە ئاسانترین میکانیزم موچەکانیان خانەنشینەکانیان پێدەگەندرێت. بەڵام ئەوەی کە بینیمان بەڕاستی جێگەی بەزەی هەر تاکێک بوو کە تۆسقاڵێک سۆز و بەزەی بەرامبەر بە هاوڵاتیانی میلەتەکەی خۆی بە تایبەت ئەم چین و توێژە بە ساڵاچوانەدا هەندێکیان هەبێت دەبینین لەسەر دار و پەردوەکان لە ژێر دیوارەکان خەویان لێکەوتبوو و چاوەڕێ بوون تاوەکو ڕۆژ هەڵبێت تاوەکو موچەکانیان پێ بدرێت. کاتێک کە ڕۆژیش ئاهەڵات و بینیمان بەم جۆرە موچەکانیان پێدرا پاڵەپەستۆ ویزدەحامێکی یەکجار زۆر بۆ هۆی بێزارکردنی خانەنشینان. ئەم پاڵەپەستۆیە بەڕاستی ئیشی ئەمڕۆ نیە. پاڵەپەستۆ لە سەرەی وەرگرتنی غازدا هەیە لە سەرەی وەرگرتنی نەوتدا هەیە زۆر جار لەم سەرانەدا بەڕاستی شەڕ و زۆر جار ناخۆشی لێ دەکەوێتەوە. باوکی سوهەیب یەکەم پەیوەندی ئەماڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک لە سەی سادقەوە سڵاوی خوا لێبێت لا چەمچەماڵەوە باوکی سوهەیب سڵاوی خوا لێبێ. بینەرانی خۆشەویست بەڵێ گوێمان لێتە باوکی سوهەیب سڵاوی خوا لێبێت. یەکەم پەیوەندی بەڕێستان بەڕێی ئێوە کەی ئێمە لەم هەموو سەرەگرتنە کۆتاییمان پێدێت؟ بەڵام بەڕێی من ئەوەیە کە کاتێک کۆتاییمان پێدێت کە ئێمە قۆڵی هەڵماڵین
جارێکی تر ڕاپەڕینێک دروستکردن نسکە ڕاپەڕین ئێستا کامل نەبوو هەتاوەکو زوڵ مستەمێنێ ڕاپەڕین بەردەوامە بێ لەبەرەوەی کوێمە کاتی تۆ بەرداری ڕاپەڕینەکەمان کردووە من خودی خۆم دوو جار بەرداری ڕاپەڕینم کردووە لە ڕاپەڕینی یەکەم بەشدارێکی نووسیدا دو پاشان کە حەفەتی باسمان بە تەواتی ڕاونا جارێکی تر بەشداریمان کردەوە و جارێکی ترێکی لە حیزب کوردستانیەمان ڕاوناوە بۆی ئێستش پێویستە جارێکی تر هەموویان ڕاونێ ئەو کاتە سرگرتن بۆ باوکی سوێ ئەوەندە قورسە کە ئەم سەرگرتنانە کۆتاییان پێبێت لەلایەن حکوومەتەوە وڵی هەتەنا حەلەکەر ئەوەیە بۆ کۆتایی پێدێنا خۆمان کۆتاییان پێ نایە چکە تاوەکو ئەمان من ئەوەی بەردەوابێ هەتا حکومەتە مێنێ ئەم سرگرتن بۆ موچە بۆ بەنزین و بۆ ژیان بۆ سری خانەنشینی بۆ هەر بەردەوام بێ ئیجا ئەوە تاویستم دە خزمەت تاقسێکی دیکە بناگەت دەرخەتە ئەوەیە لەمە کاتی خۆی کەسکارماندایە کوشتا بۆ ئەمانە و خۆشمان بەشداریمان لە کوردایەتی ڕاپەڕین کرد بەڕاستی شەیدەکانی هەموو ئەنفالەکانی ئەمەی شەمشەماڵ پێوەرماندا نەناوە بۆی کەوا چۆن بۆ خوێنەکانمان بۆی خوێنمان کەم بڕێژین یان زیاد بڕێژین ئێم پێوەرماندا نەناوە بۆی کەوا چۆن ئەسامان پێوەریان داناوە بۆ ئاو بۆ کارەبا بۆ ئێمە بەڕاستی شتێکی وایان کردووە تەنها بە ڕاپەڕینێک نەبێت بە کۆنتڕۆڵکردنی ئەو شوێنانە نەبێتەوە ئەم سەرنجانەی لێوە بڕیار ئەدەن بۆ چەستانەوەی خەڵقەدەم سرگرتی بەگشتە کۆتایی نایە بۆیە جێگەی خۆی خەڵکی بەخەبەر بێن خەڵکی تا فەرمو تۆ سەرکی ئەم شەو خەڵە شارەکانە نەماوە ئێسکات خەڵک شایی بۆ کات زیینی بۆ کات خەڵک ڕاست ناکەماوەتا لەگەڵ قسەکەیە خەڵک تەنا بۆ دوێر ماڵی چێتەر مەعاشی هەیە بۆیە ئەگەر لەسێ مازارێک کە بەیاندەنی ئەوە هەر ڕازین بۆیە ئەخلاقی خەڵکیان نێش دینی خەڵکیان نێش ژیانی خەڵکیان نێش نازانم یانێ تا کەوە تا بڕۆ دوو کەس ئەمر خۆی کردووە بەڵێ باوکی سوهەیب لە چەمچەماڵەوە سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێستە سپاس باوکی عەلی لە بادینانەوە سڵاوی خوا لێبێت باوکی عەلی لە بادینانەوە سڵاو لێبێت لە سەرتەوەری بەرنامەکە فەرموو بەڵای لە سەرتەوەری بەرنامەکە هۆکاری ئەو هەموو سرگرتنە لە هەموو شوێنێکی هەموو وڵاتە لە سرەی پازین و لە تەنانەت لە چەقۆران بەڕاستی جێگەیدا هەبوو کە ئەمڕۆ گوێبیستیەوە بووین دوو هاوڵاتی خانانیش گیانیان بەدە زۆر بەداخەوە گیانی ئەوانە لە هەموو سەرۆت سامانی کوردستان و دنیا گرنگتر بوو لەلای ئێمەوە ئیتر ئەوەی بەرپرسیارەکەی لەم وەضع هەیە حکوومەتی هەرێمە کە بەڕاستی من بە ناحکومەت ناویدەوەم ناحکومەتەوە حکومەت حکومڕانی گەرواڵی من حکومەتی دنیا هەمووی دەکەم هەر هەموو دنیا لە بژێر دەستم دێ من لەوانت بە باشتر حکومڕانی ئەەکەم بەڕاستی ئەوە زۆر مساعدای لە خەڵک دەکرێت سیارم بۆ بەرپرسان هەیە لە سەرۆک وەزیران و سەرۆک و کە ئەوان بە سەرۆکی دزانێنەوە بە سەرۆکیان نازانین و بە سەرۆک وەزیرانیان نازانین بە مافیە و گەندەڵ و دز و جەڵدە بەیان زانین سیارم پیانە یەک مندارێکی ئەوان خزمێکی ئەوان کە ئەوەی بە ڕەچەرەکی زەگا بەوان لە سرەیەک لەم سرانە دەوەستێ وەرە پرسیاری ئەو وەڵامی و پرسیارم بدەنەوە لە مقابلی خوا بەرپرسیارە شکایەتمان هەیە لەیان لە ڕۆژی قیامەت ئەوانە هەموو و یەک کارێکی ترش هەیە بۆ هاوڵاتی بۆ خەڵکی خۆشەویستی کوردستان بەڕاستی تۆزێک خستای خۆمانە لەوانەیە 50% خستای خۆمان بێت چونکە بەیانی دەبێتە دەنگان هەمووانکی پەندەی شادوانمان دەخینەنا ئەو پروگرامە ئەو مرەکەبەوە و ئەوانی سەر دەخەین یا هەندێکی شێر لەماڵەوەدا ناکێ دەنگ بدا دش بەوانە کە ئەو زوگەندەڵی لەسەر حکوم لایان بدەن یان ڕاپەڕینێکی تر چۆن ڕاپەڕینمان کرد لە دش بە ڕژێمی بەحەس ئەوە بەم ڕژێمەش بەم ڕژێمە حکوم ناڕانی گەندەڵ و دز و جەڵدەیە جارێکی تر خەڵکی کوردستانی بەشەرە ئەو هیرەتە بداتەوە خۆی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێزیشتان کاک مزەفەر لە هەولێرەوە باوکی عەلی لە بادینانەوە کاک مزەفەر لە هەولێرەوە سڵاوی خوا لە جەنابیشتان بێت دەمەوێت بزانم کە سەرنجەکانی بەڕێزتان لەسەر تەوەری بەرنامەکە چین بسم الله الرحمن الرحيم سڵاو ڕێزم هەیە لە بەبرای خۆشەویستم زۆر سپاس هیوادارم ئینشاءالله ئومەتی محەممەدی ئینشاءالله ڕۆژێ لە ڕۆژان ئومەتی محەممەدی گەشێ دەداتن ئەو ئومەتە تۆزێک بیر دەکاتەوە و تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان تۆزێک بیر لە دینی دیانەتەکەی دەکاتەوە هەتا بیر لە دینی دیانەت نەکەیتەوە هەتا تۆ ڕەوشتی خۆچانەکەی و هەتا تۆ بەکردەوەکانی خۆدانە ڕۆی قەت ئەو ڕێگایە قەت ڕاز نادێتن ئەو ڕێگایە چەندی بکەی ڕاستی بکەیتەوە ڕاستی ناکەوێت لەبەرەوەی هەر ئینسانە بە غەش و خیانەتەوە ژیا لە دنیادا قەت چاوەڕوانی وەدینەکەی سەرکەوتن بێ
برا عزيزم ئێمە هەموو شتێک لە دەست خۆمانە چۆن ئێستا ئێمە بمانەوێت لە پەنا بەرماڵەکە ئەگەر تەخوایەکی بکەین بەڵام تەخوایەکی ڕاستەقینە بکەین خدا ڕب العالمین ئاگاداری هەموو شتێکە لێمان وەرەگرێ و ئاگە بە تەواوەتیش لێمان وەرگێتن بەڵام ئەگەر کەسانێک لە ژێر بەرماڵەوە هەستا تەقواکەی کرد و لەزەڕی بۆ حەمەلی دەزەڕیبەوە بۆت بۆ دنیا بۆ خەڵک هابرێنەوە کابرایەکی چاکە ئەوە بێ بە حیاتی ئەو ملەتە خێر و خۆشی لە خۆ نابێتن بەڵاتی بەداخەوە بۆ خەڵکی کوردستان بەداخەوە ڕێزم هەیە لە بۆ هەمویان چاوی هەمیان ماز دەکەم بەڵام بەداخەوە حیف و مخابن یعنی پیرەمێزێک پیرێژنێک چەند ساڵ 30 ساڵ 40 ساڵ خزمەتکاری ئەو وڵاتە دەکاتە خزمەتکاری ئەو مناڵانە دەکات خزمەتکاری برایتی کردیە منداڵێک کردیە ئامۆزانی کردی ئامۆزاتی کردی ئێبرۆ کاتێکە قوربانی لە پێناوی تۆزێک موچە ئەو موچەش ئایا بەشی دا و دەرمانی ئەکاتن یان نا وەڵڵاهی نازانم کاکەجان چی برێت وەڵڵاهی نازانم چی برێن یعنی باسی چی بکەین يعني أوضا بخومان خلافين أوضا بخومان خلافين والله بالله حتى بخومان باش نبي خدا رب العالمين قد باش ما بونايني قطعيا يوادار شو كاتب لنا قردي بسباسي هاتي برد بكام يوادار تمن دريش بي تاوكيني سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان بەڕاستی یەکێک لە فاکتەرە هەرە بەهێزەکان ئەوەی کە جەنابەت باسی دەکەی خی گەورە خۆی دەفەرمێ حاڵ و باڵی هیچ گەل و میلەتێک ناگۆڕە هەتاوەکو حتى يغيرهما بأنفسهم تاوكو يمن لخوماندا خۆمان نەگۆڕین بەر لەوەی بسمەلای باوکی لوقمان ئەوە حکومەت کۆمەڵێک میکانیزمی باشی جێبەجێکردن بەڵام ئەم هەموو غەش و خیانەت و ئەم هەموو قۆڵبڕی کە لەناو میلەتەدا بڵاوبۆتەوە لە دەرەوەی سێکتەرەکانی حکومەت ئەم بارەلارە بەشی ڕاست دەبێتەوە باوکی لوقمان لە کەلارەوە سڵاوی خوارد لێبێت سەرنج و تێبینەکانی بەڕێزیشتان گرنگ فەرموون براکەم جان ئەمە با پێشەکی پێت بڵێم وەڵڵای خەتای ملەتی هاتیە چونکە ملەتەکە گە ڕاست بکەین ئێمە وەختێک کارەبای زیرەک دانری ئەمە کارەبای تەمەڵە شەش قات کارەبا بۆ خەڵکێت و دەقات کارەبا بۆ خەڵکێت و خەڵک قسە ناکە کاگە خەڵک خەتای خۆیەتی ئەمە یەک دووهەم کاگە ئی دەسڵات بە دەسڵاتێکی خراوە وایە ئەگەر ڕاستەکەین دێڵا دەی هەموو بەیەکەوە باید بگرین و لە ناوی دێن بەڵام خەڵکەکەش مستەحەقە ئەوەنە باجیان زیاد کردە لەسەر خەڵک ئیش و کار و حەژیان خەڵکیان تێکدایە دێڵا خەڵک بەیەکەوە خۆپیشاندان بکات بزان باش شەوەیان نا بەڵام ئێمە ڕاز ناکەین من ئەو دەفەگەوتم پێداوتم با پێشنیارێکمانەیە نزیکەی 500 نەفەر لە کەلارەوە بچێ بەلای پاڤڵ تاڵەبانی بەلای قوبا تاڵەبانی بۆ کارەبا بۆ وەزع باج بدا چارەسەریەکە یانە داوایەک لە جناب دێ کاکین ئەو قات کوردیەوە بۆنەی جەژنی نەورۆزی و کردە سەبەریانە چکەمە جەژن نییە و نابارەوین ئەگە بە جەژن بیزانین ئەوە دەستان خۆش بێ زۆر سپاسان سپاس باوکی لوقمان لە کەلارەوە بە تەکید خۆیمە وەکو موسڵمان دوو جەژنمان هەیە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان لەسەر کۆتا سەرنجی بەڕێستان هەرو دوانەمان هەیەوانی دیکە بۆنەی نەتەوەین ئەمانە کۆمەڵێک شیعار و دروشمی نەتەوەین کە هەر میلەتێک هەر شیعارێکی هەبێ ئەمە ئاسایی و یاساییە کە خۆشحاڵی خۆی لە ڕۆژانەدا دەرببڕێ دەمەوێت لەوەی بسمەلایە و بەڕێزانەی پەیوەندیەکانی دیکە هەندێک لە کۆمنتەکان بخوێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئێوەی خۆشەویست نووسیوتانە نیان کەمال دەڵێ هەتا ئەم بەرپرسە گەندەڵانە لە دەسەڵات بەردەوام بن سەرەگرتنی بەنزین بەردەوام دەبێت پەری دیار دەڵێت لەم وڵاتەدا یاسایەک نییە تا سێکتەرەکانی ژیان ڕێک بخات عەبدوستار خۆشناو دەڵێت داهاتی ئەم وڵاتە لەبەر گەندەڵ و دزەکان ناگات بۆ موچەخۆران هێرشنامیق دەڵێ هەتاوەکو خاوەن ئەم دەسەڵاتە بین هەرگیز لەمە باشتر نابێت مصلح ئیسماعیل دەڵێ هەتاوەکو نەوەیەکی پەروەردەکرا و گۆشکرا و بە باوەڕ و خواناسی ویژدان زیندووە مرۆڤ دۆست نەبێ حاڵی ئەم میلەتە هیچ باش نابێت سەردار ڕەوف دەڵێت ئێمە میلەت بێدەنگین و ئەوانیش بارەزووی خۆیان زوڵم و ستەممان لێ دەکەن هێمن محەممەد دەڵێت لەبەرەوەی کە خەڵک بێدەنگە و حکوومەتیش بارەزووی خۆی موچە دابەش دەکات ئاوات علی دەڵێت لەبەرەوەی کە هەر مانگێک دەڕۆژی لێبخۆن لە ساڵێکدا دەکاتە 4 مانگ کاروان هەمزە دەڵێ خەتای خەڵکە ئەی بۆ ڕۆژی هەڵبژاردن ئەمانەیان بیر دەچێتەوە شیرێندارە دەڵێ لەبەرەوەی کەسی شیاو لە شوێنی شیاودا نەنراوە کارۆ عزیز دەڵێت چونکە بڕێکی زۆری داهاتیە وڵاتە دەچێتە گیرفانی بەرپرسەکانەوە شاخەوان مەحموود دەڵێت بێدەنگی خەڵک و بێڵبێسی دەسەڵاتداران ئەم دۆخەی خوڵقاندووە
لەسەر کۆمنتی ئەم بەڕێزە کاروان هەمزە کە دەڵێ خەتای خەڵکە ئەی بۆچی ڕۆژی هەڵبژاردن ئەمەیان بیر دەچێت. ڕۆژی هەڵبژاردن هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بینیمان لە کۆتا هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا کە لە سەدا نزیکەی 75 بەشداری هەڵبژاردننی لە سەدا 25 بەشداری کردبوو لە سەدا 75 بایکۆتی کردبوو کەواتە ئەمە پێمان دەڵێ کە هاوڵاتی ئەم چەکەشی تاقی کردوێتەوە بەڵام ئەویش بەرامبەر بەدەسەڵاتداران چروک دەرچووە. بەڵێ کێمان لەگەڵە؟ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. برادر ازيكم باشي؟ زۆر سپاس دەکەم باوکی مسلم. بەڵێ باوکی مصلح دەچەم شەماڵەوە. بەڵێ فەرموو. کاکە من دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم. خۆی گەورە ئەو داماوە خۆ عەفویان کە ئینشەڵڵا کە لە سرەی خانوشینە وەستا بوون. خۆی گەورە وەسیلەیان شاد کە خۆ زۆر خاوێنان باتەوە بەڵام باسی چی بکەین کاکە؟ باسی سەرەگرتن بکە کەی لارێکی کوردستان بەڵێ هەرچی مانەیە سرەیە نۆتە سرەیە بەنزینە سرەیە خانوشینە سرەیە چی ماوە سرەی بۆ نەگرین ئەوەی کە ماوە بەدەست ئەوانە دووستمان ماوە بەپارە نەبێ تەنها ئەو هەوایی کە وەرەگرین لەگەڵ خەڵکەمانە بە دڵنیایی وەسارەتر ئەم کاتە ئەگەر بمێنین ئەمانە چەند سەعات خۆش بدین ئەوە لە پارەمانە دەزێنن أنا كذا أخذ نفسه باش من حوسعة أنا تاريخ حوسعة كراري وكار بدل خلي يخرب الدافع بەڵێ باوکی مسلیم دەمەوێت بزانم کە لە دەمی بەڕێستانەوە کە بەڕاستی ئەوەندە ئیشێکی قورسەوەی کە ئەمڕۆ لە شاری سلێمانی ڕوویداگەر لە بری 4 بانک پارەکە بکەنە 10 بانکەوە لە بری 10 بیکەنە 40 بانکەوە بۆی کە ئەم هاوڵاتیانە کە ساڵانێکە خزمەتیان کردووە بەم جۆرە ینی جوانیە کە دەڵم بەم جۆرە گاڵتەیان پێ نەکرێت و بەم جۆرە ڕووبەڕۆی من لەگەڕ حرمەتم بۆ کەسکاری شەید و بۆ خانوشیرانە و بۆ هەمویان هەڵدێرەوە تا سلێمانی چاوی دەستیان ماچەکە بەڵام بەداخەوە وەڵڵاهی خەڵک من قەناعەتم وایە خۆی مەمەزار ڕازیە وەڵڵاهی ئێستاوە با مەسەلەن مانگی کردووە هەڵبژاردنە بزانە خۆزە چی دەکات خۆی چی هێبرا کەڵا شوێنێکی دێت دنیا دەدا خەڵکە ئەگەر تێدەکات هەڵبژاردنەکان پەشیمان دەبێتەوە هەر سەختی بێک و باخیان بۆ کەن و شۆڕ وایە و کوردایەتی وایە ئەی بۆ گودارە گەرمە بنەوە دەیان پێدەنەوە بران بەڵێ اینجا تا تۆ بۆ برادەرەکە باسی کرد بخوا تا خۆمان چاک نەکەینەوە بەم باوکەڕۆبراڕۆی نەجاتمان نادەوێت نە بە بەرنامەکەی جەنابت و نە بە قسەکانی من و یا ڕاماوین یا خرجێکی وشیارکەرەوە ئەم تەبەقەی ئەمە حسابی ڕۆی بەڵام ئەلمهیم ئەوە بزانین کۆمەڵێک خەڵک بەخێو بکەین پەروەردە بکەین بڵێن کاکە ئەمە ڕۆژە ئەوە سپیە زۆر سپاس باوکی مسلمە چەمچەماڵەوە سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان بەتەکید وایە ئێمە پێویستمان بە پەروەردەکردنینەوەیکە کە لەسەر بنچینە و بنەما و هێڵە ڕاستەکانی کۆمەلگایشی ساغ و سەرمی لەسەر بنیاد دەنرێت ئێمەش لە سەریانی بنیاد نین کێمان لەگەڵا؟ بەڵێ؟ کاکەمین لە سەی سادقەوە سڵاوی خوا لێبێ کاکەمین. سڵاوی خوا لە جەنابیشتان بێت. کاکەمین دەمەوێت سەرنجیەوە بزارم ئەم هەموو سەرەگرتنە سەرەی بەنزین سەرەی نەوت سەرەی غاز سەرەی گاز سەرەی نازانم چی پێ دەڵێن کۆتایمینیان سەرەی موچەی خانانشینی کەی ئەم کلتورە لە هەرێمی کوردستان بەڕێستان کۆتایی پێدێت؟ والله كاكا زيان اما شكسيه حكومه ام ده صلاه دركه اما لايق براسي هذا ام ده صلاه يعني اما حد يعني والله من براسي اما جاذب باسي شيء كثير كم حد رجع براسي من نازانم اي امثله قلتنا انا اي كي ام حلطريو ام شايو قبيله هو العصان ونباري امرو براسي نازانم خلي لا يقوشي نقال لا يقوشايك اما لا تو سێریگە یەکی پارتی ئەم خەڵکیان بەم دۆخەگەیان دووە دەسە من ملانێ سەر کۆمار و نازانم نەوت و غاز و تی و ژوو لەو قسە بێکەوە دو خەڵکی ئاشەکەن بێگوژدانیشن دەولاوە ئاهەنگی نۆڕۆزەکەن لە هەولێر بەڕاستی یعنی کارێکیان بەسەر ئەم خەڵکە هەوردووە دۆخێکیان بۆ ئەم خەڵکە دروست کردووە یعنی بەڕاستی یعنی پیاو تێ ناگات لە وەزعەکە ویان لێ کردووە نیوەی شای و شیوە نەگات نیوەی شایەکە نیوەی شیوە نەگات بەڕاستی هەتا وەم دەسەڵاتە بمێنێ ئەمە هەر بەردەوام بەڵام ئەرکی ئۆپۆزیسیۆنە بە ئێوە بە هەمویانەوە
کەیتیانی بەڕاستی ئەم دۆخە کە ڕاگیرێ بەڕاستی ئەمە ژیان نییە بۆ ئەم خەڵکە دروستکراوە ئەمە جەهەنمیە و زۆری شتەکانی بە پلان و بە بەرنامەیە زیاتر بۆ ئەم دەڤەرێ ئەم لاوە کە شتەکان ئەوتا لە هەولێر پیشانی خەڵکیانە پیشان جانەکە هیچ کێشەیە نییە و گرفت نییە و ماشەڵات سەرۆکمان هەڵە پڕێ گۆرانیمان بۆڵێ و قسەمان بۆکە و چیمان بۆکە کانەوە ئەگرا دووبەیە. سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان باوکی مسلیم لە چەمچەماڵەوە. سپاس. بەڵێ کێمان لەگەڵا؟ ئەگەر هاوکارانم پێم بڵێن دەنگیان زۆر بەخرە. بەڵێ دەمەوێت جارێکی دیکە بچمە سەر ئەو کۆمنتانەی کە ئێوەی خۆشەویست لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک داتان ناون لەسەر تەوەری بەرنامەکە. نیان کەمال دەڵێ هەتا ئەم بەرپرسە گەندەڵانە لە دەسەڵات بەردەوام بن سەرەگرتنی بنزین هەر بەردەوام دەبێت. پەری دیار دەڵێت لەم وڵاتەدا یاسایەک نییە تا سێکتەرەکانی ژیان ڕێک بخات. عەبدوسار خۆشناو دەڵێت داهات یەم وڵاتە لە بەرگەندەڵ و دزەکان بەر موچەخۆران ناکەوێت. هێرشنامیق دەڵێت تاوەکو خاوەنی ئەم دەسەڵاتە بین هەرگیز لەمە باشتر نابێت. مسلیح ئیسماعیل دەڵێ هەتا نەوەیەکی پەروەردەکرا و گۆشکرا و بە باوەڕ و خواناسی و ویژدان زیندوو مرۆڤ دۆست پەروەردەنەکەین حاڵی ئەم خاڵکە هیچ کات چاوەڕێم هەبن باش بێت. سەردار ڕەوف دەڵێت ئێمەی میلەت بێدەنگین ئەوانیش بارەزوی خۆیان زوڵم دەکەن. شکار ڕەفیق دەڵێت موچەی چی ئەم خەڵکە هەموو شتێک پێی ڕازیە ئیتر گلەی چی لە دەسەڵات دەکەن. خەڵک بە هەموو شتێک ڕازیە ئیتر گلەی چی لە دەسەڵات دەکەن. هێمن محەممەد دەڵێت لەبەرەوەی خەڵک بێدەنگە و حکوومەتیش بارەزوی خۆی موچە دابەش دەکات. ئاوات علی دەڵێ لەبەرەوەی کە هەموو مانگێک دەڕۆژی لێ بخۆن لە ساڵێکدا دەکاتە 4 مانگ. کاروان هەمزە دەڵێ خەتای خەڵکە ئەی بۆ ڕۆژی هەڵبژاردن ئەمانی بیر دەچێت. شیرین دارا دەڵێت لەبەرەوەی کە کەسی شاو لە شوێنی شاودا نەنراوە. کارەوە عەزیز دەڵێت چونکە بڕێکی زۆری داتیە وڵاتە دەچێتە ژیرفانی بەرپرسەکانەوە. شاخەوان مەحموودیش دەڵێ بێدەنگی خەڵک و بێڵوەسی دەسەڵاتداران ئەم دۆخەی خوڵقاندووە. خەڵک ئەوەی کە لە دەسەڵاتیدا هەبووە لە ڕابردوودا لە ڕێکاری مەدەنی خۆپشاندان گربوونەوە هەموو چین و توێژەکان مامۆستایان کارمەندانی تەندروستی هەموو چین و توێژەکان بەیەکەوە چەندە هەزار هاتوونتە سەر شەقام. بەڵام بینیومانەکە هاوڵاتیان چۆن لەلایەن دەسەڵاتەوە وەڵامیان دراوەتەوە. هەموو کارتەکانی دەسەڵات بەرامبەر بە خەڵک تاقیکرانەوە پاشەکەوتی موچە دەیان و سەدان چەڵەمە و نەهامەتی دیکە وەکو لە ماوەکانی ڕابردوو دابینیمان کاتێک هاوڵاتیش دەنگی ناڕازاتی بەرزەکاتەوە پەنا بۆ شەقام دەبات. ئەگەر زانیان شەقام بە تەواوەتی خەریکە جۆش و خۆش بەخۆیەوە ببینێت بەڕاستی ئەوان دەکەونە خۆیان و بە هەر میکانیز بێت سەرکوتی خۆپشاندانەکان دەکەن بۆی کە زیاتر پەرە نەسێنێ. شادان قەرەداخی دەڵێ هەرکات دەسەڵاتی دووم نەماڵە کۆتایی هات و دران بە دادگای گەل ئەو کات سەرەگرتن بۆ موچە و هەر شتێکی دیکە کۆتایی دێت. هاوکار کوردستانی دەڵێت هاو کاتێ مرۆڤ ویژدانی ئاسوودە بێت لەگەڵ ناخی خۆی ڕاست بێت بە حەق بڵێت حەق و بە ناحەق بڵێت ناحەق. سەرەگرتن بۆ موچە و بنزین لە هەرێمی کوردستان ئەمە تەوەری سەرەکی بەرنامەکەمانە کەی کۆتایی دێت. پشتیوان فەتاح دەڵێت تاکو بە زمانی کوردی قسە بکەین و دوای حزبی کوردی بکەوین هەر دەبێت لە سەرەی بنزین و موچە و هەموو شتێک پەیوەندی بە مرۆڤەوە هەبێت ببین. بەڵێ توێژەر دەڵێ هەر کاتێک خەڵک لە جیاتی بەردانان بۆ سەرەی بنزین بەردیان گرتە دەسەڵات. بەڕاستی ئەمە نمونەیەکی جوانە. ئەوەی کە جێگەی سەرنجە لە سەرەی بنزیندا بینیومانەکە هاوڵاتی ئێوارە دەچێت بۆ بنزینخانەی کە بنزینی پاڵپشتیکراوی حکوومەتی عێراقی تێدا دەدرێت بە 690 دینارە دەبێک دادەنێت یاخود بەردێک داتنێت. ئەمە وڵاتیە نووسیوێتی کە هەر کاتێک ئێمە لە جیاتی بەردانان لەسەرەی بنزین بەردمان گرتە دەسەڵات بەردەکە مەرجنی هەر خودی بەرد بێت. بەڕاستی ئەم کارتەش تاقی کراوەتەوە بەردیش گیراوەتە دەسەڵات. بەڵام ئەوەی کە گرنگە میکانیزمەکان بۆ فشار بگۆڕدرێن هەر لە ناو میکانیزمە مەدەنیەکاندا بۆ ئەوەی کە ئەم دۆخێکە لە هەرێمی کوردستان هاتوونەتە پێشەوە باشتر ببێ. نور دەڵێت کە حزبەکانی معارەزە بە هەمووتانەوە تۆزێک کردداری زیاترتان هەبێت لە قسەکردن و لە نووسینی پۆست و ڕەخنەگرتن لە حکوومەت. ئەمە شێکێکە لەو خاڵانەی کە زۆر جار ڕەخنە لە حزبەکانی ئۆپۆزیسیۆن دەژیرێت
لە 2009 بەدواوە لە هەندێک خۆنا ئۆپۆزیسیۆن گەیشتە چڵەپۆپەی بەهێزبوونی ئەگەرچی لە ئێستادا ئۆپۆزیسیۆن پەرتەوازەیەکی تاڕادەیەکی زۆر تێکەوتووە، بەڵام ئەوە لاەنە ئۆپۆزیسیۆنەکانیش دەڵێن لە ئەم قۆناغی ئێستادا هەر ئەوەندان پێدەکرێت کە دەتوانن لە ئێستادا بیکەن. ئەویش خۆی لە خودی بەیاننامە زیاتر بەولاوە هیچی دیکەدا نابینێتەوە. بەیان دەڵێت هەر کەسێک مرد نەجاتی دەبێت لە سەرەی بەنزین و غاز و نەوت و موچەی زۆری دیکە. هەروەها ڕابەر ئیسماعیل دەڵێت ئەو کاتەی ماڵی بەرپرسە دزەکان بەرباران دەکرێت سەرەی بەنزین و نەوت و غاز و موچە هەر بەردەوام دەبێت. عەباس گەرمیانی دەڵێت هەتا هەمومان کۆیلە بووین، هەتا هەمومان کۆیلە بین هەر بەو دۆخە دەبێت. سامان عومەر دەڵێت کە ئەم خەڵکە هۆشیار بووە وازی هێنا لە درۆ و حەرام. ڕووناک ئەحمەد دەڵێت هەتا خۆیان هەتاوەکو خۆبادان ئەوەی کە بەم مستەڵەحەوەی کە ئێستا بەهۆی نەورۆزەوە دەبینین ما بێت ئەم خەڵکە ئەبەم جۆرە هەڵپەڕێت بەڕاستی سەرەی بەنزین هەر وا سەرەی نەوت و بە سەرەی موچە هەر بەردەوام دەبێت. گۆڵزار دەڵێت کە ئەم دزوو مافیانە نەمان. بەڕاستی لە هەرێمی کوردستان وەکو پێشتریش ئاماژەم پێکرد کە سەرەگرتن بۆ موچە و بەنزین و سەرەگرتن بۆ لە چەند ڕۆژی ڕابردوودا باس لەوە دەکرا کە بەهۆی نزیکبوونەوەی نەورۆز کە سبەی یادی نەورۆز و سەری ساڵی کوردیە لە هەندێک لە دوکانەکان سەرە ژیرراوە بۆ کڕینی پشتێنی کوردی. ینی وتیان لە پاڵ ئەم هەموو سەرەگرتنانە سەرەی پشتێنیشی هاتە سەر، سەرەی نەوت، سەرەی غاز، سەرەی بەنزین. کۆتایمینیان ئەمڕۆ کە بینیمان سەرەی وەرگرتنی موچەی خانانشینان کە دوای تێپەڕینی نزیکەی نیو مانگ بەسەر وادەی یاسایی خۆیدا خانانشینان چاوەڕێ بوون کە موچان پێ بدرێت بە شێوازێکی یاسایی و بە شێوازێکی ئاسایی بە میکانیزمێکی زۆر ئاسان و زۆر باش. بەڵام وەکو بینیمان کە بەداخەوە ئەمڕۆ لە سەرەی وەرگرتنی موچەکانیان دوو لە خانانشینان بەهۆی پاڵپەستوویەکی زۆرەوە گیانیان لەدەستدا. بەڕاستی ئەمە حاڵەتێکی زۆر نەخوازراو بوو و هیچ کەسێک تەمەنای ئەوەی نەدەکرد کە بەم جۆرە لە هەرێمی کوردستان موچەی خانانشینان دابەش بکرێت. لە ڕابردووشدا ئێمە بینیمانە جاری دیکە هەر لە سەرەی خانانشینان هاوڵاتی دیکە گیانیان سپاردووە. کاک عەبدوڵڵا لە چوارخۆڕنەوە سڵاوی خوا لێبێ. کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا سڵاوی خوا لێبێت لە چوارخۆڕنەوە سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. سلام علیکم مامەستا. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. مامەستا ئەوە ئەم سەرەگرتن و مەسەلەی بەنزین بەڵێ مەسەلەی بەنزین ئەوە هەمووی پەیوەستە بە ململانەوە بابە هەموو ململانەی ئەوانەیە باشە ئەو لەو بەری ململانەیە ئەو ململانەیە ئەو ململانە هەموو گرانی بازار و هەر هەمووی ئەو ململانەیە هەموو شتەکان ئەو ململانەیە نەمێنی هەموو شتەکان چاگە بن بەڵام ئەو ململانە وەکو کوردێکی باش هەردووچیان لەو پۆستە بخشنەوە بیدەن بڕزگار حەوەدەبین پیاوەکی یاساییە پیاوەکە فێری یاسا ئەزانێت بیدەن بە ئەو دەدا هەردووچیان بۆ هەموو کوردی عەرەب وەک پێ وایە بەڵێ ئەوە ڕاستەڕێتەیەکی زۆر باشە کاک عەبدوڵڵا. ئەگە ئەوانە ئەو ململانەی نەکەن ئەوە وای نەدەهاتێت کوردستان وای لێ نایە کاتە کابرا لە خانانشینی بگری. زۆر باشە کاک عەبدوڵڵا ئەوەیە ماوەستا زۆر باشە ئەوانە بیدەن لەو پیاوەکی یاساییە ئێرا دەخەیتە سەر سکەی خۆی وەڵڵاهی لە هەر هەموو لە کوردی عەرەب باشترە پیاوەکی ئەوەندە ڕاستە ئێتر خۆشی. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی کاک عەبدوڵڵا لە چوارخوڕنەوە. هەناخان لە کۆیەوە سڵاوی خوا لە جەنابتان بێ هەناخان. لەسەر تەوەری بەرنامەکە بەڕێستان فەرموو. عەلەیکە سەلام. وڵای کارەبامان نییە ئەگەر پێم بڵێ تەوەرەکە لەسەر چییە؟ تەوەری بەرنامەکە سەرەگرتن بۆ موچە و بەنزین کەی کۆتاییدە لە هەرێمی کوردستان سەرەی نەوت سەرەی غاز سەرەی بەنزین. ئەمڕۆ لە شاری سلێمانی دو وڵاتی بەهۆی پاڵەپەستۆ لە وەرگرتنی سەرەی
موچەکانیان گیانیان لەدەستداوە. هاناخان پرسیارەکە ئێمە وەتەوەری بەرنامەکەمان ئەوەیە کە کەی لە هەرێمی کوردستانمە ئەم کلتورە خراپە ناشرینە کۆتایی دێت و هاوڵاتیان بە میکانیزمێکی باش موچەکانیان وەردەگرن، بەنزین نەوت پێداویستیەکانیان وەردەگرن. کەی ئێمە لە کۆڵ سەرەگرتن دەبینەوە؟ بەڵێ ئێمە لە کۆڵ سەرگرتن نابینەوە، هەتا ئەم دوو منەوەڵە حکمی ئەم هەرێمە بکەن تاوەکو چونکە ئەمانە بە پێی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمانە بە پێی ئەوانە ناڕۆن کەوایە ئەمانە وجدانیان نییە، ئەمانە ڕوحمیان یانی لە دڵیان نییە. باشە ئەمانە قەت قەلباش نابن و هەرگیزی ئەم شتانە ئەمە بەرەبەرە خراپتر ئەبین باشتر نابین و قەتیش چارەسەر تەنیا ئەوەیە کە ئەمانە بڕۆن ئایا بەچەکە بە دەنگدانە دیتر بە هەر شتێکە دەست لە کاتەشانە خۆیان هەر کەس دارکە ناکەی ئەمانە. هاناخان ئەم پەیوەندی پێش بەڕێستان کاک عەبدوڵڵا وتی بەهۆی ململانەیەوەیە بۆ نمونەگەر بێت و ئێمە ئەمە وا تێبگەین بەهۆی ململانەی نێوان بازرگانەکان بەنزین بەم شێوەیە بێت یاخود ململانێ لەسەر نەوت مشتەقاتەکانی نەوت هاوڵاتیان درەنگ بگاتە دەستیان. بەڵام خۆ موچەی خانەنشینی حکومەت ئەوە بڕاوەتەوە و دیاری کردووە تازە هەردەوێت پێیان بدرێت. ناکرێت حکومەت میکانیزمێکی باشتر بگرێتە بۆی کە ئەم ڕووداوە نەخوازراوانە چەند بارە نەبنەوە لە ڕابردووشدا حاڵەتی وامان هەبووە؟ کاتە دیان ئەمانە ینی نەحساب بۆ خانەنشینەکەن نەحساب بۆ هیچ کەس ناکەن ئەمانە ینی لە سەردەمایەکە ینی ئەمانە زۆر 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 ینی شەڕی قورسیان کرد و بنیار بۆتن ینی پێویستە ژیانێکی زۆر زۆر شایستان هەبێ بەڵام ئەمانە خۆ ماشەڵڵا نازانم مێشتیان نییە نازانم وەری ناگرن یعنی ئەوەندە خەڵکش ینی پێیان ئەڵێن وەری ناگرن ئەمانە قەتیش باش نابن و ئینشاءالله خوای گەورە بە ڕحمی خۆی ڕحم بەم خەڵکەدا ماوە بکە یان لە کۆتاییان پێبێنە یاخود دڵیان نەرم کە واز لەم دەسەڵاتە بێنن بۆ کەسێکی جێگەڕن دەستخۆشیم بۆ هەیە بۆ تۆ کاکە کارزان یان ممنون. سپاس هاناخان لە کۆیەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان. جگەر شکور محەممەد ئەمین دەڵێت هەرچی کردیان میلەت ملکەتی فەرمانەکانیانی هەڵبژارد بۆیە بەرەو قەیرانی زیاتریش دەڕۆین. فەرهاد گۆمەتاڵی دەڵێ کەی دوو حەزبی دەسەڵات پایەکانیان نەما. مستەفا کەریم دەڵێت دەسەڵات ئەگەر بۆتان ناچێت بەڕێوە چۆڵیکەن یان پەرلەمان و حکومەت هەڵوەشێنەوە چونکە کابینە بە کابینە حاڵی میلەت هەر بەرەو خراپتر دەڕوات. هەر لە سەر تەوەری بەرنامەکان نەسری خان دەڵێت تا ئەوانە لە دەسەڵات بن هەر کۆتایی نایەت. بەڵە بەڕێزان هە لەسەر تەوەری بەرنامەکە علی ساڵح دەڵێت تا ئۆپۆزیسیۆنەکانیش بێڵبێست بن چاوەڕێی باشبوونی دەسەڵات مەکەن. هەر کاک علی لە کۆمنتی دواتردا دەڵێ جاسەرە بۆچی ناگرین خۆزگە بەزمەعاش و بەنزین بواە ینی زۆر سەرگرتنەکان یەکجار زۆرن. وەستا کەمال دەڵێ تا ساحیبی ئەو دەسەڵاتە بین و حاڵمان لەوە خۆشتر نابێت و ساڵ بە ساڵ خۆزگە بە پار دەخوازین. حەسەن هەڵشۆی دەڵێ ئەو کات دەگۆڕێک ئەو دەسەڵاتە گۆڕا باس دەسەڵاتێکی خواناز. بەشێک لە کۆمنتەکان باز لە خواناسی دەکەن کە کاتێک دۆخی ئەم وڵاتە باش دەبێت کە هاوڵاتیان بەڕاستی ڕویان لەخوا کرد و پابەندی بنەماکانی ئیسلام بن. سەیفوڵڵا دەڵێت کۆتایی نایەت چونکە پارە و سامان زۆر گرنگترە لە مرۆڤ لە کوردستاندا. ڕێناس دەڵێت تا ئەو کاتی کۆتایی دێت کە ئێوە داواتان کرد دەست بە شۆڕەش بکەین. کاک عەبدوڵڵا لە سلێمانیەوە سڵاوی خوا لە جەنابتان بێت دەمەویستمە لای بەڕێستان. کاک عەبدوڵڵا سەرنجی ئەوە من بەڕاستی گلەیم لە خەڵکە بەعام ئەو خەڵکە خۆی دەیان داوە بە یەکێتی و پارتی ئەبێ خۆشیان ئەو وەزعە چاکەن خوای گەورە ئینتقامی ئەو ڕۆژانە ئەسێنێ لەو خەڵکە کە پەنجیان کرد بە مرەکەبەکە و لەخوا نەترسان دەنگیاندا بەو زاڵمانە. بەڵێ نەبوو هەمویان پێپەتی و بە بێ سیارە هاتنەوە. بۆ نمونە کاگنەزیت خۆی بە شەخصی بە بەرازیلێک دابەزی هاتەوە کوردستان کە قسەی کاکە لە هەولێرۆ باسی ئەکات. ئەمانە ئەم بەرپرسانە ترسی خوایان نییە ئەو خەڵکەیش هەتا نەگەڕێتەوە بۆ ئەو ڕێگەی کە خوا و پێغەمبەری خوایەوە ئەوە مەسیریانە. ئەمانەی سەدام زاڵمە. من کابرایە بووم گەنجێک بوو مناڵێک بووم یەک عەلاگە پارەم پێ بووە چون بۆ
بۆ سەفوان ئەچون بۆ زوبێر ئیشی بەقاڵیمە کرد لە یەکەس ناترسامە هاتمە سنووری کوردستان نەترسام ئێمە هەتا نەگەڕێنە سەر ئەو دینەی خوا و پێغەمەری خوا ئەوە مەسیرمانە ئەو خەڵکە با تۆبە بکە ئەو خەڵکە با بگەڕێتەوە بیری قیامەتیان هەبێت ئەم جارە کاتێک کە دەنگ ئەدەن با بزان دەنگ بە کێدەن دەنگ بە دز و جەردە ئەدەن ئەبێ ئاوا ئەو خەڵکە بچێت لە سەرا بوەسێت بۆ ئەوەی 200,000 بنێ بەڵام ئایا ئەو بەرپرسانە هەمویان لە کاک هەڤاڵەوە کە محافظی سلێمانی ئایا وەک ئەو خەڵکە ئەژین بۆ نایەنە ئەو خەڵکە بزان ئەو خەڵکە چۆن ئەژین کاک عەبدوڵڵا سوپاس بۆ پەیوەندەکەی بەڕێستان لە سلێمانیەوە باوکی محەممەد لە ڕانیەوە سڵاوی خوا لێبێت باوکی محەممەد لەسەر تەوری بەرنامەکە کاتە کارزانیان زۆر سپاس بۆ ئێوە باوکی محەممەد دەمەوێت بزانم کە لەسەر تەوری بەرنامەکە کەی ئێمە لەم هەموو سەرەگرتنانە نەجاتیمان دەبێت بەڵێ کاکە کارزانجان سەرەتا پێم خۆشە تێڕوانینێک لە بۆ هەموو برایانی مسلمان ڕاست بکەمەوە بە سەراحەت تا حدێک ئەو بابەتە ئەگەر ئەتوو ئامی بکەی غەڵەتە خەڵک کە دەرەیە هەتا خەڵک نەگەڕێتەوە لە بۆ ئەو دینە ئەو وەزعەت چانابیتن طبعا هیوادارم خەڵک لێم تێبگاتن من مەبەستم ئەوە نییە وەلعیاذ بالله بە هیچ شێوەیەک لە عەزەمەت و لە جوانی و لە پاک و بێگەردی ئەو دینە کەم بکەمەوە مەبەستی من ئەوەیە خەڵک هەیە بێدینیشە بەڵام وجدانی هەیە بەڵام ئەخلاقی سیاسی هەیە بەڵام ئەخلاقی نەتەوەیەتی خۆی لەدەست نەداوە بەڵام ئینسانیەتی خۆی لەدەست نەداوە ینی کابرا هیچ شخصێکی دینیش نییە بەڵام ئینسانێکی زۆر عادل و تەندروستە لە ژیان ئەوە نمونەی حکومڕانیەکانی ئەوروپا مەبەستم لایەنە خزمەتگوزاریەکانی ئینسانیە لەنا منیش دەزانم لەوێن دەر من لەخوا بەزیادی زۆربەی هەر وڵاتان زۆر دیتومە و زۆر تێداگەڕام و ماشمەتەوە دەزانم 100% مەسەلەی بابەتی ئینسانی لە هیچ شوێنێک نییە مافی ئینسان قەزم دا بابێ مەسەر بێ بابەتەکەی جەنابێت کاکە کارزانجان دوو تەوەرە سەبارەت بەسەرەی بنزین یەکەمین شت کە پێت دەڵێم بەڕاستی پەڵەیەکی ڕەشی زۆر گەورەیە بنزینێک لە ژێر خۆمان وەکو نەوتی خاو بێتە دەرێت بستە دەرەوە بپاڵێورێ بێتەوە لای خۆمان ئاوا بەرسەری بۆرسی عالەمی گرانتر پێمان بپرۆشێ ئەو جا بنزینێکی تریشی هەر لە ناوە خۆمانەوە لە بەخاڵە مواد خامەکە دێ لێرە دەپاڵێورە دەستەوە بەغدایە بە 450 دەدرێن يعني بەستە 10 سەڵاتدارانی هەرێم يعني ئەسڵ و فەسلی بابەتی بنزینگران بوونم لۆ ڕوونکردنەوە و ئاگام لێ لە نزیکەوە ئاوایە تاکەی ئێوە بازرگانی بۆ خەڵکە دەکەن تاکەی ئێوە چاوەکانتان پڕ دەبی مەگەر ئەو خۆرەی قەبرەکەتان نەبۆتان پڕکات ئەی بۆ مێژوەشی زۆر ناشرینتان نووسیتەوە منداڵێکی لاوی یا هەرزەکاری تازە پێگەیشت و کە ناوی ئێوە دێ قێزتان لێ دەکاتن زۆر عیبە سەبارەت بە موسا کاکە کارزان پارەک و داهاتەکی یەکجار زۆر هەیە باوەڕ بکە کولی ئێستا ئەو بەینی لۆ تەسەڕعیان کرد لە بەروەی کە موچە بدرێتن پێشێژنێ لە بەروەی بانک شوێن نەما بوو پارەی تێ بکەن داهاتی ئەوە ئیمانجی سێژ دێتەوە پارە گەلە زۆرە بەڵام ئەو دەسەڵاتە بەخێر مباشر یعنی دەیەوێ خەڵک کۆیلەکە دەیەوێ خەڵک شەهادەی لە پێش چاوکەوی دەیەوێ خەڵک فەرمانبەرێکی موچەخۆرگی لە پێش چاکەوی یا ببێ بە کۆیلە ئیزب یا ببێ بە سەگداری ئەو دوو دەسەڵاتە ئیتر ئەوە هەمووی عەزێدانی خەڵکە بە هیچ جا کاکە کارزانجان لۆ ئێمە قسە لەسەر بابەتی قەیرانی کارەبانەکەین لۆ ئەوە نەبورژێنین 31 دانە ساڵە ئەوە پەڵەیەکی ڕەش بە دەموچاوی ئەو دەسەڵاتەیەوە من دوێنێ گوێم لە ئەخبار بوو لە جەزیرە ئیخباریەی نێانێش هەفتەیەک کارەبای کیڤ ڕابوەستی یەکسەر حالەی تەواڕییان لە بۆ کرد و ستافی سیانە و ئەو شتانە هەمووی تێل و مێل و مەحالە و شت چاکرایە و چابوو ئەوانە وڵاتن ئەوانە یعنی ئیوەنە برێن ئێمە وڵاتین و خاکمانێ و سەرکردەمانێ و مەرجەعمانەیە کاکە کارزان تۆ ئێستا ئەو بەرنامەیە و 100 سەعات بدەی بە من ناتوانم کەم و کوڕی و عیب و عاری و شەرمەزاری ئەو دەسەڵاتە بە بەڵگەوە کۆتایی پێبێنم باشە من کارزانیا تۆ یەک لە بابەتەکانت موسەیە باشە من پرسیارێک لەسەری ئەو دەسەڵاتە دەکەن جۆر لە برای خۆتە بەڵێ چاک گوێم نەبە
چاک جملێتە باوکی لەو فەرەزنا ڕێفراندۆم سەریگە ئێستا لەو فەرەزنا ڕێفراندۆم سەری گرت و بووین بە دەوڵەت و بووین بە حکوومەت و باشە ئێستا پاساومانچی دەبوو لە بۆ موسەی ها ئەدی ئێستا پاساومانچی دەبوو لە بۆ ئەو ساڕوخانە هەر هانابەری لە بۆ بەغدایە بەشە خۆراکرد لۆ بنێری بنزینی لە بۆ بنێری موسە لە بۆ بنێری یەکەک زلێک و شەقەکەتی هەڵدا دوو لە ڕوو زەناوت و بینەران ئەو دیفاع لێ بکاتێن کاکە کارزان وەڵڵەهی بەس سەعی بە ئەو دەسەڵاتە یعنی گاڵتەکردن بە مەشاعیری نەتەوەی ئەو خەڵکە خەڵک بە بەلاش خۆی لەو ئاوی ئیزەی ناکە داوای لێبوردن لێ دەکەم کاتم زۆر گرتی دەستە خۆش بێ باوکی محەممەد لە ڕانیەوە سوپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانت بە تەکیت 100% تێبینیەکانت بەلای منەوە جوانن و مستحقی گوێ لێگرتنن بە تایبەت خاڵێکیان کە باسی ئەوەی کرد کە گەڕانەوە بۆ سەر ئاین ئەم خاڵە خاڵێکی جەوهەری بوو قەزەی گۆڕانی حاڵی گەلەکان خوا خۆی لە قورئاندا دەفەرمێ کە حاڵی هیچ گەلێک ناگۆڕێت إن الله لا يغير ما بقوم حتى يغيروه ما بأنفسهم هەتا خۆیان گۆڕانکاری ناو خۆیاندان نەکەن دەکرێت ئێمە هەمومان مولزەم بین بە هەموو شاعیرەکانی دین و هەموو یاساکانەوە بەڵام ئەگەر هەوڵ نەدەین دوجار خۆمان بە ئیرادەی خۆمان هەوڵ بۆ گۆڕانکاری نەدەین سەیری ژیانی سەحابەکان کە لە ناو قومێکی زۆر زۆر جەهالەتدا پێغەمبەری ئیسلام دەرکەوت پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ تێگەیاندن و پێگەیاندن و پەروەردەکردنی تاکەکانی دەوروبەری وازیشی نەهێنا بوو لە حاڵەتە جەوهەریەکە ئەویش ئەوە بوو کە ئەو گۆڕانکاری کە دەیویست بە فعلی بکرێت بەڵێ بە فعلی کردی و هەموو ئاستەنگ و بربەستەکانی بەردەمی خۆشی تێپەڕاند بە یارمەتی خوای گەورە بۆیە قەزی گەڕانەوە سەردین ئەمە بابەتێکە ڕاستە زۆر جانبی حیاتی ئێمە لەگەڵ ئەم دەسەڵاتەش هەر چارەسەر دەکات بەڵام هۆکاری سەرەکیەوەی کە خۆمان گۆڕانکاری بکەین گۆڕانکاریەکانیش بە دوو ئاقاردان هەمیشە دەوترێت گۆڕانکاریەک بە ڕێگەی سلمی ئاشتی و گۆڕانکاریەک بە ڕێگەی شەڕ و شۆڕش لە جیهانی ئەمڕۆدا تەنانەت خودی جەنگەکانیش جەنگی تەقلیدی باوی نەماوە وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا دێت لەگەڵ وڵاتێکی زلهێز شەڕ دەکات شەڕی ئەتۆم ناکات ئەمە ئەگەرێکی زۆر زۆر دوورە شەڕی چی دەکات شەڕی ئابووری ئەمە جەنگێکە زۆر لە ئەتۆم بەهێزترا ئەسڵی مۆزوع داگیرکردنی ئەو وڵاتەیە ئەگەر ڕێگەیشی ئاسان هەبێ بۆ ڕێگە قورسەکە بەکاربهێنین بۆیە لە وڵاتی ئێمەش گۆڕانکاری سەدان ڕێگە هەن بەڵام لەوەی نەوەتونەوەی ئەهاڵە بێت بیرکردنەوە لە حاڵەتی شۆڕش و چەکداری و ئەم بابەتانە بە تەکید خۆ ئێمە لە 91 کاتێک کە ڕاپەڕین کە دەسەڵاتێکی زۆر ستەمکار لە ناوبرا دواتر ساحەکە تەخت بوو بەڵام چونکە پەروەردەیەک نەبوو چونکە میکانیزمێک و پرۆگرامێک نەبوو ئەجێنداک نەبوو بۆ حکومڕانی و بە نەزانی ئەم فۆرمەی کە ئێستا تەحەکوم دەکات بە وڵاتمانەوە پێکێنرا ئەم دوو حەزب و باڵباڵێن و تەکەتولات و ئەم سیستەمە خراپە درێژەی کێشا بوو بە کللتور و لە هەرێمی کوردستان بۆی ئێستاش ئەگەر هەر حاڵەتێک بێتە پێشەوە هەتاوەکو عەقڵیەتی خۆمان نەگۆڕین هەتاوەکو نیشتیمانی خۆمان خۆش نەبێ هەتاوەکو ڕازگۆ نەبین لەگەڵ یەکتر ئینسان دۆست مرۆڤ دۆست و لەسەروی هەموویەوە پابەند نەبین بە یاساکانی قورئانەوە کە هەموو ژیانی مرۆڤ کۆت و بەندەکات لە خراپەکاریەکان ئێمە هەر ناتوانین باش بین دەمەوێت هەندێکی دیکە لە کۆمنتەکان بخوێنمەوە بەر لەوەی کە کۆتایی بە بەرنامەکە بهێنم نەبەز محەممەد دەڵێ هەتا ئەم خەڵکە ئاوها بە شەو دانیشێ بۆ سرە بۆ موچە و بنزین بۆ ئەوەی کە بەیانی هەڵسێ لە خەو بڕات بۆ حەفلەی ئەم حەزبانە هەروە بەردەوام دەبێت سەلام دەڵێت کاک سەلام دەڵێ هەتا حکمی کورد هەبێ کۆتایی نایەت و شنەی دەریا دەڵێت ئەو کاتە دێت کە حکمێکی دادپەروەرانە کە سەرۆک و دەسەڵات بزانن خودایەک هەیە لە سەروی ئەوانەوەیە بەڵێ خۆشەویستانم کەی سەرەگرتن بۆ موچە و بنزین کۆتایی دێت بەر لە ئەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنم دەمەوێت بیرتان خەمەوە کامڕۆ لە شاری سلێمانی لە سەرەی وەرگرتنی موچەکانیان خانەنشینان دوو لە خانەنشینان بەداخەوە گیانیان لە دەستدا بەهۆی پاڵەپەستۆ و بەهۆی میکانیزمی خراپی دابشکردنی موچەی خانەنشینان کە ئەمە ناڕەزایەتیەکی یەکجار فراوانی لێکەوتەوە لە ساڵانی ڕابردووشدا بە هەمان شێوە لە سەرەی موچەی خانەنشینان و ئەوانەی کە بە ساڵاچوون بە تایبەت
خەڵک هەبوو گیانی لە دەستداوە بەڵام حکوومەت پەندی لەمە وەرنەگرتووە میکانیزمەکەی نەگۆڕیوە خۆگە بێت و بەم میکانیزمە ئێستا هەر بەردەوام بێت ئەم کۆمەڵە بانکەوە خوا نەخواستە ئەگەری هەیە لە مانگەکانی داهاتوودا جارێکی دیکە ئەمەش دووبارە ببێتەوە بۆیە حکوومەت پند لەم وانانە وەرناگرێت کە هەمووی بە شەرمەزاری بۆ خۆی وا بۆ ئەجێنداکەی کۆتاییان پێدێت لێرەدا بۆم شێوەیە کۆتاییم هێنا بە مەڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک بەخوای گەورە مێرەبانتان دەسپێرم سپاستام کاتە لەگەڵ مامون جارێکی دیکە ساڵی نوێی کوردی لە هەموو لاکتان پیرۆز بێت بەو هیواین کە ساڵی ئایندە ببێتە ساڵی خێر و خۆشی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ